سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بارمەتی ئاوڕیانی هاوکارم لە خزمەتی وەیازی زاین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە کرماشان و خوزستان، برینداربوونی 17 قوتابی لە ڕووداوی هاتوچۆی شاری ورمێ، ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاغاجەری، دادگایکردنی 35 ڕۆژنامەنووس و چالاکوانی ڕاگەیاندن لە ماوەی 1 مانگدا، تۆمارکردنی سکاڵا دژی کۆماری ئیسلامی لە ڕێکخراوی جیهانی کار، بە خۆپێشاندانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ لە سوێد و ئەمریکا. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە کرماشان و خۆزستان. ڕۆژی یەکشەمە 13 ڕۆژشەممە خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە پارێزگاکانی کرماشان و خۆزستان دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێڕەواڵی هەر هەفتە خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شارەکانی کرماشان، شوش و ئەهواز لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی بە وتنەوەی دروشم خوازیاری چوونە سەرەوەی یاسیەقدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی میلاد معروفی لە بۆکان. ڕۆژی یەکشەمە 13 ڕۆژشەممە هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی میلاد معروفی گیان بەختکردووی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بنەماڵەی و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە دۆستانی لەسەر مەزاری کۆبوونەوە. میلاد معروفی تەمەن 23 ساڵ و خەڵکی بۆکان لە ڕەوتی خۆپێشاندانەکانی بۆکان بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بریندار و ڕۆژی 27 خەزەڵوەری 1401 تاوی گیانی بەخت کرد. ڕۆژی یەکشەمە بنەماڵە و دۆستانی ئەو گیان بەخت کردووە لەسەر مەزاری کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. کوژرانی کۆڵبەرێک لە سنووری سەرشەوی سەقز. بەیانی یەکشەمە 13 ڕۆژشەممە عەلیڕەزا زەرغامی کۆڵبەری خەڵکی سەقز بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم لە سنووری سەقز گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز کۆڵبەرێکی تەمەن 52 ساڵی خەڵکی گوندی ساریباخی سەر بە شارستانی تیکاب لە کاتی کۆڵبەری بە تەقەی ڕاستەوخۆ هێزەکانی ڕژیم لە سنووری سەرشێوی سەقز گیانی لەدەستە. شانی باسەکە ناوراو خێزاندار و باوکی سێ منداڵ بووە. برینداربوونی 17 قوتابی لە ڕووداوی هاتوچۆ لە شاری ورمێ. ڕۆژی یەکشەمە 13 ڕۆژشەممە سرویسی گواستنەوەی قوتابیانی گەڕەکی کوشتارگای ورمێ تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بەهۆیەوە 17 قوتابی بریندار بوون. بە پێی زانیاریەکان بەیانی یەکشەممە سرویسی گواستنەوەی قوتابیانی گەڕەکی کوشتارگای ورمێ لە نزیک قوتابخانەی لەیلا لەگەڵ پڕایدێکدا پێکیان داداوە و بەهۆیەوە دوو شۆفێری مینوبوسەکە و 17 قوتابی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. گواستنەوەی خەبات وەیسی بۆ زیندانی مەریوان. ڕۆژی شەممە 12 ڕۆژشەممە هاوڵاتیەکی خەڵکی گوندی گوڵچێری سەر بە شاری مەریوان بە ناوی خەبات وەیسی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی ڕەوانەی زیندانی و شارەکرا. خەبات وەیسی خوێندکاری بواری زمانی ئینگلیزی ڕۆژی سێشەممە 29 خەرمانانی 1401 تاوی لە ڕۆتی ناڕەزایەتیەکانی بزوتنەوەی ژینا لە شاری مەریوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی سێشەممە 26 ڕۆژبەر 1401 تاوی بەدانانی وەسیقا ئازاد کرا. ناوبراو ڕۆژی دووشەممە 16 خەزەڵوەری 1401 بۆ جارێکی دیکە دەست بەسەر و پاش لێپرسینەوە ئازاد کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی مەریوانەوە بە سەرۆکایەتی قازی ڕۆحی بە تۆمەتی تەبلیغ دژی نزام و هاوکاری لەگەڵ حیزبەنیارەکانی ڕژیم بە 15 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالسی شاغڵا پارسی جنوبی. ڕۆژی یەکشەممە 13 ڕۆژشەممە کرێکارانی ئەرکانسالسی شاغڵا ناوچەی پارسی جنوبی ئاسەلوویە بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی خواستەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی لە هەندێک لە پاڵاوگەکان لە خواردنی خۆراک و پشودان خۆیان بواردووە و لە بەردەم ساختمانی ئیداری کۆبوونەتەوە. کرێکارانی ئەرکانسالس خوازیاری وەلانانی شرکەت پەیمانکاریەکان، واژۆکردنی گرێبەستی ڕاستەوخۆ لەگەڵ خاوەن پرۆژە، زیادکردنی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، وەلانانی جیاوازی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و
تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوو. ناڕەزایەتی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی ئاغاجەری. ڕۆژی یەکشەممە سێنزەی ڕەشەمە کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی عەمەڵیاتی ئاغاجەری خوزستان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە، بەکردەوە دەراتنی تەواوی ماددەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕاپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و کۆتایهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون. کۆبوونەوەی کرێکارانی خانەنشینکراوی شرکەتی پۆپیلن لە ڕەشت. کرێکارانی خانەنشینکرا و پشکداری شرکەتی پۆپیلنی ڕەشت ڕۆژی یەکشەممە سێنزەی ڕەشەمە لە ناڕەزایەتی بە بلا تەکلیفبوونی سەهمەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پشکداری شرکەتی پۆپیلنی ڕەشت هاوکات لەگەڵ سەفەری بەڕێوەبەری شرکەتی سەرمایەگوزاری گروپی ملی گەشەپێدان لەگەڵ هاوڕێکانی بۆ کارخانەی بەرهەمهێنانی پۆپیلێن لە بەردەم کارخانە کۆبوونەتەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی پشکەکانیان بوون. یان لە دەستدانی تووشبووی نەخۆشی SMA بەهۆی نەبوونی دەرمان. ئەنجومەنی دسترۆفی ئێران ڕۆژی یەکشەممە سێنزەی ڕەشەمە ڕایگەیاند 10 منداڵی توش بوو بە نەخۆشی SMA بەهۆی نەبوونی دەرمانی پێویست گیانیان لەدەستداوە. ڕامەک حەیدەری بەڕێوەبەری ئەنجومەنی دسترۆفی ئێران ڕایگەیاندووە کە وێ ڕایتێپەڕبوونی 3 مانگ لە بەڵێنەکانی وەزارەتی بێهداشت بۆ بڵاوکردنەوەی دەرمان بەسەر توشبوانی نەخۆشی SMA جێگری وەزیری بێهداشت کاریگەربوونی دەرمانەکەی ڕەت کردوێتەوە و هیچ دەرمانێکی ئێرانی ساز نەکراوە، هەمووی درۆ بووە و دەرمانێکی شاوردە نەکراوە. ناوبراو نامەی جێگیری وەزیری بێهداشتی وەکو بیانۆیەک بۆ بڕینی دەرمانی توشبوانی ئەو نەخۆشیە ناوبردووە و ڕایگەاندووە کە بەهۆی ئێهمالی دەوڵەت 10 منداڵ گیانیان لەدەستا. دادگایکردنی 35 ڕۆژنامەنووس و چالاکوانی ڕاگەیاندن لە ماوەی 1 مانگدا. لە پەیوەندی لەگەڵ سەرکوتی بەربڵاوی ڕۆژنامەنووسان، میدیا و چالاکوانانی ڕاگەیاندن لەلایەن ڕژیمی ئێرانەوە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا بەلانی کەم 35 کەس لەلایەن ئێراندا دادگای کراون. ڕێکخراوی بەرگری لە ڕەوتی ئازادی زانیاری راپۆرتێکی لەسەر سەرکوتکردنی ڕۆژنامەنووسان و میدیاکان لە ماوەی مانگی ڕابردوودا لە ئێران بڵاو کردێتەوە. لەو ماوەیەدا بەلانی کەم 35 چالاکی میدیایی، ڕۆژنامەنووسان و بەڕێوەبەرانی ڕاگەاندن لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دادگای کراون. بە پێی راپۆرتە 26 چالاکی ڕاگەاندنی پیا و نۆژن لەلایەن ڕژیمەوە دادگای کراون کە بە بەراورد بە هەمان ماوەی مانگی پێشوو بە ڕێژەی 40% زیادی کردووە. تۆمەتەکانی ڕژێمی ئیسلامی دژیە و چالاکانە بریتین لە تەبلیغ دژی نظام، بڵاوکردنەوەی درۆ بە ئەنجامی تێکدانی بیرروڕای گشتی، ناوزڕاندن، کەشفی حجاب، ئاشکراکردنی بەڵگە نامەنهێنیەکان و بێڕێزی کردن. تۆمارکردنی سکاڵا دژی کۆماری ئیسلامی لە ڕێکخراوی جیهانی کار. فدراسیۆنی نێونەتەوەی پەروەردە و کۆنفدراسیۆنی نێودەوڵەتی یەکێتیە کرێکاریەکان بە شێوەی هاوبەش سکاڵایان دژی کۆماری ئیسلامی لە ڕێکخراوی جیهانی کار ILO تۆمار کردووە. ئەو دوو ڕێکخراوە نێودەوڵەتیە سنفیە خوازیاری ئازادی 14 ئەندامی ناسراوی بزوتنەوەی معلیمان و ڕێکخراوە کرێکاریەکان بوون کە بە شێوەی نایاسایی لەلایەن ڕژیمەوە زیندانی کراون. لە سکاڵانامەی فدراسیۆنی نێونەتەوەی پەروەردە و کۆنفدراسیۆنی نێودەوڵەتی یەکێتیە کرێکاریەکان داوا لە دەبیری کۆمیتەی ئازادی ئەنجومەنەکانی ڕێکخراوی جیهانی کار کراوە تاکو کۆماری ئیسلامی ناچار بە ئازادی بێشەرت و مەرجی هەموو چالاکانی سێنفی و کرێکاری بکات. ڕەسوڵ بۆ داغی، جعفەر ئیبراهیمی، عەزیزی قاسمزادە، ڕەزا شەهابی، داود ڕەزەوی، حەسەن سەعیدی، ڕەیحانە ئەنساری نژاد، هاشم خاستەر و کەیوان مۆحتەدی ژمارەیەک لەو چالاکە سنفی و کرێکاریانن کە لە ساڵانی ڕابردوو پەروەندەی ئەمنیەتیان بۆ سازکراوە و هێشتا لە گرتووخانەدا. هەروەها فدراسیۆنی نێونەتەوەی پەروەردە نیگەرانیەکانی خۆی سەبارەت بە بەندکرانی درێژماوەی سیسیل کۆهلێر و ژاک پاری لە ئەندامانی فدراسیۆنی ملی کاری ئاموزش و کولتوری فەڕەنسا نیشانداوە. ئەو دوو چالاکوانە ڕۆژی 17 گوڵانی ساڵی 1401 تاوی
پاش چاوپێکەوتن لەگەڵ ژمارەیەک لە چالاکانی کرێکاری و معەلیمان لە تاران دەست بەسەر و ناوەندە ئەمنیەتیەکان ئەو دوو کەسەیان بە هەوڵی ڕووخانی کۆماری ئیسلامی تۆمەتبار کردووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ لە سوێد و ئەمریکا. ڕۆژی یەکشەممە 13 ڕەشەمە هەزاران لە یانگری فەلەستین و دژبەری شەڕ لە وڵاتانی سوێد و ئەمریکا خۆپێشاندانیان کردو خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ بوون. بە پێو وێدوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە هەزاران لە یانگری فەلەستین و دژبەرانی شەڕی ئیسرائیل لە ستۆکۆڵمی سوئێد و سان فرانسیسکۆی ئەمریکا خۆپێشاندانیان کردووە. ناڕازیان خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ و ڕاگەاندنی ئاگربەستی هەمیشەیی بۆ گەیاندنی یارمەتیە مرۆییەکان بەدەستی خەڵکی لێ قەوماوی غەزە بوون. خۆپێشاندەران ڕایانگەیاند کە ئەو شتەی لە غەزە ڕوادات شەڕ نییە، بەڵکو ژێنۆسایدی گەلێکی چەوساوەیە و ئەبێ بە زووترین کات کۆتایی پێبێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.